سرعة بس بياو برامك بس سيريو زولا كوردا بخواك منا هاخو بيني كاكا يوانا بيني وقبانا او خخبي بويدو اي بلنا مجالي بوكا ايه اما قحبي واتشي كاكا مجالي يا اخي لا انا ببص دايما هاي سوق لا انا السريع ببص دايما انا ما كفرمو كان سوق نعمان انا خد نقر اي براسنا ينمو ينمو وكاو كابراي حراس كاكا يسنالم هنا كم داخم وروا يعني لان باجني وبارجي كاجيا خير كوري كردك سبتا نا بوجني ونيم براجاتي جنيو كاك سەرکەو با ها شتێک بێ ویژدانن جوابم بەرەوە حەزەکەم ڕازگۆبی لەگەڵمە من ڤیدۆکەتم داناوە تۆ ئەدووا مەکەوا مەگەڵێ بیبەری تون و خواردەوە تۆزە پیاوانە بۆزە دەکەڵ تۆزە پیاوە نازانین بۆ سیماڵەوە اوفره كلام كده قصه خود بره پرسیارەکە بکە فناگین بە ئەڵڵا تەعالا کاکە گیان تۆ ئەڵەی دایکەکانتان یا دایکەکانمان ئەبێ بچنە دەرەوە وەرزشکەن لەگەڵتان من لەگەڵتان وەرزشکردن شتێکە سونەتە بۆ ئافرەت و بۆ پیاو مەلەوانی ڕاکردن ئەمە کێشەمان لەگەڵیانە بەڵام تۆ ئەڵەی بچن ڕەش بێننەوە بۆ دایکەکانتان با سواریان بن با زینایان لەگەڵا بکەن بۆی چێژ ببینن بۆی بزانن سێکس چییە من ئەم پرسیارەم لێ کردی من پوتم ئەمەد بۆ دایکی خۆت کردوت ئەمە ڕێزم بۆ دایکی بەڕێزت ڕێزم بۆ دایکی بەڕێزت ئایا تۆ لیمە تەقولون ما لا تفعلون بۆچی شتانێک ئەڵێن کە جێبەجێ ناکەن ئێستا من ئەڵێم خەڵکینە نوێژ بکەن من خۆم نوێژەکەم خەڵکینە دزی مەکەن من خۆم دزی ناکەم باشە تۆ ئەڵەی کاکە گیان با ڕەش بێنینەوە دەڕەشە نازان چەندێکە بێنینەوە بۆ دایکەکانمان با سواریان من با زینایان لەگەڵاکەن بۆی چێژ ببینن بۆ ئەوەی نازانم ئازادی ببینن ئایا تۆ ئەوەت پێ قبوڵە بۆ دایکی تەمان ڕێزم بۆ دایکت بەس بۆ خودی خۆت تۆ ئەوەت پێ قبوڵە بۆ دایکت فەرموو جوابمان بەرەوە دایکم کۆچی دوایی کردووێ ئەگەر مسلمان ئەڵڵا لێی خۆش بێ باشە پێشەوەی کۆچی دوایی بکات تۆ ئەوەت پێ قبوڵ ئەوەت پێ قبوڵەکرا یانی بچی ڕەش پێس بێنی ئەوە بێنی یا بۆچی وەستان پرسیارت لێکەم هذه رانات انت رانات باشە پرسیارت لێکەم پرسیار بۆچی وەستای من ئەڵێم کاک سەرکاو تۆ ئەو قسەیە پێت قبوڵە ڕاستی قسەم پێ نەماکرێ چی بکەم قسەم پێ نەما دۆڕای ئێ بڵێ سەرم دای لە بەجددی وایە قسەم پێ نەما قسەم پێ نێشت تەواو قسەم پێ نەما ئێتەواو ئەوە تەواو شتیتر هەیە نەن ئاخرەوە زۆر گەورەیە ئەوە زۆر گەورەیە تۆ بەکەم سەیری مەکە کاکە مەسەلەی ئەخلاق مەسەلەی شەڕ کوردە هێڵی سوورە ئەمە دەبان قیمەی گەوادیە وشەکە جوان نییە بەس ئەمە قیمەی گەوادی تۆ بڵێ ڕەشە بینیتەوە سواری دایکت بێ ئەمە نازانم ئەمە یعنی ئیسا من فەرموو کاکە تۆ دەرسەڵی بە مناڵەکە ئەوە دەیوسیە برا جوانە باشە تۆ چۆن ئەوەکەی تۆ چۆن بەڕاستی دەیوسیە بۆ ئەیکەی بۆ تۆ بۆ ئەیکەی نازانم ئیتر دەیوسیە نازانم نازانم مەلا هەڵوە فێری کردم حەدە چییە ماوە هەڵۆ دەیوس فێری کردم دەیوس هەڵۆ دەیوس فێری کردم بە خودا وەڵا خۆت دەیویسی خۆت دەیوس بێ هەڵۆ دەیوس فێری کرد وتی بڕۆ وا بکە وتی من خۆم وام کردووە زۆر باش بووە دەچیە تەحەداتەکەم لەکوایە ناوێتی من وتی وام کردووە لەکووا وتی قسەی پیرەژنە لەکووا وای وتووە بێنە با 2000 قسەی پێ بڵێن دەبیێنە بێنە وتی هێزی ئەوەی کە دایمە باسی هێزی شێهینی شەرعی محەممەدەکە صلى الله عليه وسلم باسی هێزی جیماع وای وتووە تەحەداتەکەم لەکووا وتی هێزی جیماع سێرکە گوێ بگرە باسی هێزی جیماع کاکە كنتم صادقين حەزەکەم بە بەڵگەوە قسە بکەی گوێ ناگرێت گوێنەوە هاوڕێیانەها خەڵکی فەر کردووە چەنە تەحەملم هەیە با من ئێستا قسەی پێ بڵێم من کاک ئەڵێم کاک سەرکاو تۆ دەیوسی لەبەر ئەو قسەیت کە ئەڵێ ڕەش بێنەوە بە سواری دایکانمانی بکەن بۆ ئەوە باشە تۆ قبوڵت باشە ئێستا تۆ وتم بۆچی ئەوە دووت و مامەسا هەڵۆ فێری کردووم لەکوێ مامەسا هەڵۆ ئەو قسەیە کردووە یا ئەوە فێری کردووی بیێنە با قسە بەیش بڵێ جوابێ بەمەوە ئەمە مێتافۆری پێڵەن چکەت نازانێ شتانە چێ بەس قەیناکە مەلا هەڵۆ
سيركا تو مالا هلو هرشي ترهينا إسلامية عرب أو هرشي عرب مشا بابلي إيو وصفي هذي جماعي محمدك صلى الله دعاي عليه وسلم. بدايك تانو خش تان لين يجي بوبك مرة سر أو من أما لروي سيركا جواب بقرك ورا جواب بقرا ودد ما وصل جواب بقرا الله وين موقع بإسلامي سيركا ناوريان بوچی الله ملا هلو فیری کرد هلو دیوث